بینەرانی خۆشەویستی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هەڵبەت کاری پەرلەمانی هەرچەندە لە هەرێمی کوردستان بەهۆی قەیرانە جیاجیاکان و بەهۆی ململانە سیاسیەکانەوە بەشێکی زۆری شێوێنراوە، بەشێکی مەبەزدارە و بەشێکی کەوتۆتە بەر غەزەبی قەیرانەکانەوە. بەڵام هێشتا کۆمەڵێک پەرلەمانتارێک کە ورتر بە دوواداچوونی کردو، ئەگەرچی کەمتر لە سەدارە و لەسەر شاشە بۆ بەڵام ورتر بە دوواداچوونی کردو. ئەمە ئەم شەو لەگەڵ پەرلەمانتارێک باسی چوار سێکتەری زیا ئەکەین کە حقیقەتی ئەو بابەتانە چییە و تەفاسیل و دیتەیڵی ئەو بابەتانە لە کاری پەرلەمانتاریە و چاودێریکردن و بەراوردکردنی لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان چییە بە نەوت و بە وزە بە ڕێگەوبان بە کارەبا و هەروەها داهاتی ناوخۆ. میوانەکەی ئەم شەوی پانۆرامامان بەڕێز ڕاهی ڕەهبەر ئەندامی پەرلەمانی کوردستان بەخێر بێ. زۆر سپاس. بەخێر بێ کاک سپاس. ونی ماوەیەکی زۆر لەسەر شاش. وڵای من لەو جۆرە پەرلەمانتارانم لەو کەسانم کە حەزم لە کاری پشت شاشەیە کەمتر لەسەر شاشە دەرکەوتوم و ئەمڕۆ هاتووم ئەوانەی کردومانە لە 4 ساڵی ڕابردوو بیخەمەگەڕ زین چیمان پێکراوە لە 4 ساڵی ڕابردوو و لە چی بابەتێک شتی باش بە تاکی لە نەوتەوە لە کارەباوە لە باجەوە لە ڕێگاوبانەوە لە بەشی سلێمانی هاخورا هەمی بە بەڵگە و داتا و یاداشت و کۆمەڵێک بابەتی دیکەش. زۆر باشە بەخێر بێ. زۆر سپاس. لە سێکتەری نەوت و زەوە لە چیەوە دەستی پێکرد بۆ گەیشت بەوەی ئەمڕۆ کە ئێستا جاران مەسەلەن تەکلیفە کرا کە 50,000 لانیکەم نەوت تەسلیمی سۆمە و کە ئێستا هەموو نەوتەکە تەسلیم کراوە و وەستێنراوی شەو ناشزاندرێ ئەڕواتەوە نەوت هەرێمی کوردستان ناڕواتەوە. بەڕاستی ئەم سێکتەرە بەگشتی من ئەو پرسیارە بکەم لە خزمەتی خەڵک بەکار هات یاخود لە خزمەتی چەند شخصێک و چەند ینی کەسێک بەکار هات؟ ڕاستەکەی کاکزانە دیارە ئەم بابەتە زۆر باسکراوە لە میدیا لە ناو پەرلەمان لە شەقامەکان باسی کۆی گشتی نەوت کراوە باسی دەوە کراوە کە بۆڕی چۆن فرۆشراوە باز دەوە کراوە کە داهات چەند بووە چەندی بۆ حکومت بۆ چەندی بۆ کەتی تایبەت بووە. من ناچمە ئەو بابەتەوە من دەچمە بابەتی کەوە کە هەر بواری نەوتە بەڵام بابەتی ترن بە بەڵگەوە. مەسەلەن من لە کاتی خۆی کاتێک کە سەرۆکی حکومت و جێگری سەرۆکی حکومت بانکران بۆ پەرلەمانی کوردستان من پرسیارم ئاراسی سەرۆکی حکومت کرد وتم ئێوە بۆڕی نەوتان فرۆشتووە لە پای چی فرۆشتوتانە؟ وەڵامی ئەوان ئێستا بە بەڵگە شێت تەبعاً لە ئارشیف هەیە وتی نەمان فرۆشتووە ئێمە پێش بن بۆ نەمان فرۆشتووە. من لێرە تەبعاً دوای ئەوە من چوم یاداشتم هێنا و کۆمەڵی بابەتی ترم کۆ کردەوە بەڵگەکانم کۆ کردەوە. ئەمە بەیاننامەی خۆی ڕۆژنەفتە کە باز دەوە دەکات کە لە 60 بۆڕی نەوتی هەرێمی کوردستانی کڕاوە. بەڵێ ئەمە لە 2017 دەرچووە دەڵێ چەندی پێداوە ئەو بەیانی ڕۆژنەفتە. بەڵێ بەشێک لەو دیکۆمنتانەت هی بیانین. بەڵێ خودی خۆیانە بەیاننامەی خۆیانە کە 2017 ئەمە ئەوەیە. هەندێک پەرلەمانتار و کەسایەتی و خەڵکی میدیاکار و ڕاگەیانکار باز دەوە دەکەن کە بۆڕی نەوتەکە بە بەهایەک فرۆشراوە یەک باسی 1.6 دەکات باسی 1.7 دەکات ملیار دلار. سڕیان بابەتە چییە؟ سڕەکە چییە؟ ڕەنگە من ئەوە تا بەڵگەوە پێشانتان دەدەم 1.8 بلیۆن دلار لەوە یارمەتیمان دەشکورجان 1.8 بلیۆن دلارە. بەڵێ باشە کاکڕای جارجار دیکۆمنتەکان بەرزکەیت هەم یارمەتی کاکەشکور ئەخر ئەوە زۆرە ماشەڵا بۆ ئەوەی فریا هەمووی ئەوەی پێویستکە. ئێستا ئەمە بینەرەکانمان بزان. بەڵێ ئێمە فرۆشتومانە باب لە حکومەتی هەرێمی کوردستان فرۆشتێتی بەو نرخە خۆی تێچووی چەند بووە ینی خەڵک پرسیار دەکات ڕەنگە هەندێک خەڵک دەڵێن 500 میلیۆن دلار ڕەنگە هەندێک خەڵک بدەن 400 میلیۆن دلار بەس ئەمە خودی خۆی هێنیی طبعاً بەس ئەمە خودی خۆی دەڵێت 200 میلیۆن دلار بە بەهای ئەوەندە کە نووسراوە 281 کیلۆمتر ئەو بەڵێ 200 میلیۆن دلار. باشە ئەمان هەروتیان نەفرۆشراوە چوینە سەر وردەکاری تر کاکزانم ئەو خۆت لە کاری پەرلەمانتاری بەڵێ بە تاکید هەر بۆ نمونە ئەمە تەسفیاتی خۆیانە سامانە سروشتەکان ئیمانجی 8 2016 ئەمە ئیمانجی 6 2016 بۆ نمونە چیان کردووە لە مانجی 6 2016 بای 500 بەرمیل نەوت فرۆشراوە 500,000 بەرمیل نەوت فرۆشراوە بای چەندی کردووە 561 میلیۆن دلاری کردووە. باشە چەندی ماوەتەوە 479 میلیۆن دلار ئەمە پێش فرۆشتنی بۆڕی نەوت یعنی ئێستا 85 داهات ماوەتەوە ئەو کات پێش 2017 کە فرۆشراوە ئەمە نووسراوە 2016
مانجی 6 بەڵێ باش مانجی هەشتی 2016 بە هەمان شێوە بەڵێ مانجی دەی 2016 بە هەمان شێوە مەرحەلەیەک ئەو بەراوردکاری بکەیت تا بۆ ڕێکە دەفرۆشی بەڵێ ئەمە لە 1970 ماوەتەوە لێرەش بە هەمان شێوە ئەمەی 2014 ئەمەی 2016 بوو هیچ باز لە کرێی بۆ ڕینەوت نەکراوە لە دوای 2017 ئەم مەسلەی هاتو دەکایە پێشتر بۆ ڕێکە هەم هەرێمی کوردستان تا حکوم پێوە دەکردوایە بەڵێ خۆی چۆن بووە 2010 گەڵاڵە کراوە کە بۆ ڕینەوت هەرێمی کوردستان دروست بکرێت وەکو ئاماژەم پێکرد 200 میلیۆن دلاری تێچێت لە بەشی هەرێمی کوردستان لە بەشی 1 کیلومتر لە بەشی تورکیا بۆ تاش دروستی کردو کە خۆیان تێچی خۆیان کەسوتە ئەسو دوای کولفەی جێڕاندوتەوە دوا بە دوای ئەمە 2014 لە 40 چۆتە کۆمپانیایەکە کۆمپانیەکە ناوی نایێنە خۆی هەم خەڵک دەزانێت لە 2017 فرۆشراوە لە 60 بەهای 1.8 میلیارد دلار فرۆشراوە ئەمە ئەو بابەتە بوو بە دوای ئەوەش کاکزانە ئەمە دەکاتە ساڵی چەند بزڵت کە فرۆشراوە فەرقی داهاتینەوتەکە ئەو کاتە بێتە چەند ئێستا مەسەلەن پێش 2017 لە 85 ئەمایە هەشتا ئەمایە ئەو بەڵگەکانە دوای 2017 لە 140 ئەوەندە دەمە چۆ بۆ ڕێکە بەڵێ اینجا مەسلەیەکی تریشەیە کاکزانە طبعا لە 2021 تقریبا بۆ بەشەکەی تورکیا کە بەکرێ گرتومانە کرێی بۆڕی دەدەین 434 میلیۆن دلار دراوە بۆ باشە لە هەمان کاتە بەشەکەی کوردستان 870 میلیۆن دلار دراوەپی باشە کاتێک کە 2022 هاتووە عکس بۆتەوە یادی چۆن عکس بۆتەوە پێچەوانە بۆتەوە چۆن پێچەوانە بۆتەوە 2021 تۆ بەشی کەمی چۆ بۆ تورکیا کرێکەی بەشی زۆری چۆ بۆ کوردستان بۆ ڕێک کرێکەی لە 2022 پێچەوانە بۆتەوە کە ئەمەش دەستی تێدا تابعاً مەسەلەن تۆ لە 184 میلیۆن زیادی کردووە کرێکەی تورکیات لە خاکەکەی ناو کوردستانت با بڵین 600 میلیۆن دلار کەمی کردووە یعنی پێچەوانە بۆتەوە کرێکەی ئەمە لەلایەک هەر لە کەرتینەوە کاکزار مەسەلەن ئێمە بەڵگەکان دۆست بووە لە کەرتی نەوت 80 میلیۆن دلار دراوە بە فڕۆکەخانەی دۆک تا ئێستا جەناب سەفەر کردو لە فڕۆکەخانەی دۆک هەر بوونی نیە 80 میلیۆن دلار 80 میلیۆن دلار کە بەڵگەکان هەمووی لێرن دوای بەلە سەر خۆت توانی بیدۆزیتەوە ئارام دوا بە دوای ئەمە 93 میلیۆن دلار دراوە بە دروستکردنی بینای سامانە سروشتەکان 93 میلیۆن دلار ئەمە پارە کاش دراوە یعنی بەڵێ ئەمە سامانە سروشتەکان خودی خۆی 2013 بڵاوی کردوتەوە ئەمەتا بڵاوی کردوتەوە کە خۆی بۆ شێوازە بەو مەعاملەیە کردوێتی کاتە سەر بابەتە ئێستا سێری ئەوەی 2014 یعنی بابەتەکان ئەوەندە زۆرن لە کەرتی نەوت کاکزانە وڵا حەزەکەم بابەتێکی گرنگە ورد خەڵک بزانێت یعنی ئەوەندەی باسکراوە چەندی تێچۆ چەندی تێنەچووە چۆن ڕۆیشتووە چەند ماوەتەوە چەند نەماوەتەوە 2014 30 میلیۆن دلاری کە سەرف کراوەتەوە بۆ بینای سامانە سروشتەکان ئەوە 90 میلیۆن 90 لەوێ سیژ لێ 120 میلیۆن دلار کە بیناکە چییە نازانم ڕەنگە بیناکە نازانم ئەوەندە سەرف کراوە ئەمە پارەکە دیارە کاکڕاهی پارەکە دیاری ئێستا 80 میلیۆن دلار ئێستا من بە بەڵگە ئاراستی ئەوانم کردووە ئاراستای حکوومەتی هەرێمی کوردستانم کردووە سێریکە دەڵێن چی دەڵێن بەڕێزان لە ساڵی 2012 بەردی مناقی دروستکردنی فڕۆکەخانەی دۆک دانراوە دواتر لە ساڵی 2014 کارەکانی ڕاگیراوە لە ساڵی 2015 دووبارە کارکردن لە فڕۆکەخانە دەست پێکراوە بەڵام ئەو کاتش کارەکە ڕاگیراوە ئەم 80 میلیۆن دلار چۆن سەرف کراوە چۆن تەرخان کراوە جوابی ئەوان دەڵێت چی سامانە سروشتەکان دەڵێ بڕیارمانداوە بە گواستنەوەی بڕی 80 میلیۆن دلار ئەگەر خوێنتەوە جارجار پیشانی کامێرەی دیکاکە بەڵێ 80 میلیۆن دلار داومە لەسەر حسابی بانقی کوردستانی نێودەوڵەتی کراوە بۆ بەمەستە ئێمە لە سامانە سروشتەکان بەرپرسنین نێردوومانە بۆ وەزارەتی دارایی و ئابووری پارەکەیان فعلی ناردووە نێردراوە بەڵێ قوربان بەڵام سەرف نەکراوە نەخێر ئەمە لە بابەتی نەوت هەی خەڵک ناحەقی نەبوو کاکڕاهی ئەوە پشتی ئەو مەلەفی نەوتەی نەگرتووە نەخێر کاکسان ئازانی چۆنە ئەم بابەتە وەکو باسم کرد زۆر باز لە وردەکاری خەرجی و تێچ ئەوانە کراوە بەڵام خەرجی لە ناو هەرێمی کوردستان باز نەکراوە
ئەین تۆ وەرە 93 میلیۆن دلار بدەی بە بینای سامانە سروشتیەکان کە نەبێ کە نەبێ 80 میلیۆن دلار درا بە فڕۆخخانی تۆ کە تا ئێستاش نیە لە 2012 ئەمریکای دەرچووە کە تەرخانیش کراوە کە ئەمە بەڵگەکەیە ئەمە لە پای چی بۆچی هەر ئەوە نییە کە ئەڵێن مەسەلەن کادری لایەنەکانی تری پێکڕاوە خەڵکی پێ بێدەنگ کراوە مەسەلەن لە ململانی سیاسی بەکارهاتوە لە خزمەتی خەڵک بەکار نهاتوە بەتەکی بە ئەبێ بزانین ئەم 80 میلیۆن دلار چۆن سەرکراوە لە پەنای چی کراوە بۆچی سەرکراوە یعنی بۆچی ئێمە نازانین آخر ئەوەیە ئەبێ بزانین ئەمان ئێستا لێ پێچینەوەکەین لێ کۆڵینەوەکەی بە دەوڵات شنەکەین ئەمە ئەنجامەکەیەتی 80 میلیۆن دلار ئێستا کەس نیە لێ پێچینەوەی زیاتر بکە ینی کەس ناتوانێت لە مزیاتر لەسەر ئەمە بڕات بینە سەر داهاتی ناوخۆ کاک ئەمە مە لە فینەوت کاکڕایی ئێستا تۆ بۆ دەرکەوت وەکو پەرلەمانتارێک پێشەوەی لەسەر داهاتی ناوخۆت و گفتوگۆ بکەین بۆ دەرکەوت وەک پەرلەمانتارێک کە بەڕاستی مماتەڵەیەکی زۆر بە بۆڕیەکە مماتەڵەیەکی زۆر بە خەرجی داهاتینەوت کراوە مەسەلەن لە بەرژەوەندی شخصی بەکارهاتوە خۆی کاک زان ئەم سیاسەتە بە تەکتی کراوە لە خۆڕە ناتە دەکایەوە ئەم سیاسەتی نەوتە کاتتە ناو هەرێمی کوردستان و ناو حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوازێک کراوە کە بۆ بەرژەوەندی تاک و شخص بێت بۆ نەبوو بۆ گەلی کوردستان و بەرژەوەندی گشتی بێت دان خەڵک ناحەقی نەبوو کە نەوتەکە ڕۆیشتە سەر سۆمە هەمووی پشتیوانی کرد بەتاکید تۆ سێری ئەوەی باسم کرد ینی کۆمەڵێک بەڵگی ترم پێیە بەڵام فریای ناکەوین تۆ 80 میلیۆن دلار بۆ فڕۆخخانەی دۆ سەرفکراوە بوونی نییە 93 میلیۆن دلار کە خۆیان ینی بەیاننامی خۆیانە ینی سەرچاوی خۆیانە ئەنجام نەدراوە تۆ بی بڵێ وەڵا ئەمە بە خزمەتی گشتی و بەرژەوەندی گشتیە ئەبێت چەپڵەشی بۆ لێ باش داهاتی ناوخۆ تێ داهاتی ناوخۆ چ دیتێڵێک بدەیتە بینەرەکان کاک زاناجان طبعا ئەوە من بۆیە بەپە لە قسە دەکەم دەڕۆم بۆی فریای هەمووی کەوم لە کارتی کارەبا و لە کردی ئاواداکردنەوەش داهاتی نانەوتی طبعا مانگانە 270 بۆ 300 میلیارد دینارە یعنی بەپێی جۆر و کات و جێگیر نییە کە جێگیر نییە ئێمە بەو شێوازە کۆمان کردوەوە لە ڕێی 470 ڕێگاوە باج کۆ دەکرێتەوە لە ستا 21 کۆی داهاتی نانەوتی ینی پێک دێن باج کەمە ماڵوێرانێکی زۆری بۆ خەڵک دروست کردراهیەوە بزانی بەتەکی ساڵی 2020 ئەمە مەلەفەکان لێرن ساڵی 2020 74 باج لە هەولێر دۆک دراوە لە ستا 26 لە سلەیمانی دراوە یعنی لە هەر چوار کەسێک کە بازدەر بوو بێ سێی لە هەولێر دۆک بۆ یەک لە سلەیمانی بووە ئەمە با ڕوون بێ لای خەڵکی باشە بە هەم 2021 بە هەمان شێوە بە هەمان شێوە 76 بە 24 بوو واتە لە ستا 24 لە سنووری سلەیمانی لە ستا 26 لە سنووری دەست خۆش بێ کاکە شکر ئەوە وردبرد بەڵگەکانە خاتە ڕۆیش بەڵێ یارمەتی دەرە بەڵێ ئەنجاوە نووسری خۆمە مەبەستم لەوەیدا ئەوە بەڵگەکانە زیاتر بەڵێ بینێ سەر ئەوەی کە 389 میلیاری هەولێر بووە 195 میلیاری دهۆک ئەوە 2021 211 میلیاریش سلەیمانی بووە کۆی چەندە 74 واتە تۆ باج لەستا 74 لە هەولێر و لە دهۆک باشە بینە سەر ئەوەی کە چەند هزار کۆمپانیامانەیە چەندی سقوتی کردو چەندی ڕۆشتووە لە ڕێوی کە باج زۆرە باشە لە هەرێمی کوردستان 31,000 کۆمپانیامان هەیە باشە 4252 کارگەمان هەیە خوێندی ئەهلی لێوێ پارە دەدا خوێندی ئەهلی پەروەرە لێوێ پارە دەدا یعنی مەبەستەکە لێرەدا چیە ئەوشمە دروست کراوەکو مەسەلەی بەڵێ ئەمە هەمووی سیاست و تەکنیک و پلانە لە خۆڕانیە ینی هەمووی بەو شێوازەیە ینی گومرگ ئەمە باج و باسمان کرد 74 بە 26 بوو گومرگ لە ستا 39 کۆی داهاتی نەوتی پێک دێنێت باشە 69 بە 31 69 لە هەولێر لە دهۆک 31 بەڵێ 31 لە سلەیمانیە چۆن بەز ئیبراهیم خەلیل لە ستا 48 باشە حاجی ئۆمەران مانگانە دووەمە حاجی ئۆمەران سنووری ئەولایە 292 میلیارد دینارە باشماق 225 داهاتی گومرگی با بڵێن پەرۆسخان 239 باشە بە هەمان شێوە یعنی تۆ 69 بە 31 ئەمە هاوردەکردن 2021 چۆن بووە ئەو شەر گومرگە تەبعاً
4874 مۆڵەت وەرگیراوە باشە تۆ بەو شێوازە 3304 لە ئیبراهیم خەلیل بوو یعنی لەستا هەفتای باش ڕوونە کاک زانە بەڵێ ینی بەو شێوازەیە بۆ من ڕوونە مەبەستە ئەوەیە مەبەست بڵێ یەک جیانەکەیەوە مەسەلەن هاتی سەرباز هاتی سەرگومرگ ئەتەوێت لە تیجیا بڵێ وشک کراوە دەڤەری سلێمانی لە دوایی زەختی خراوەتە سەر بەڵێ بەتەکیت 455 مۆڵەت لە حاجی ئۆمەران 294 لە فروخخانەی هەولێر باش لەو 4874 4053 مۆڵەتی سنووری ئەولا بووە یعنی ڕێژەی لە 1970 مۆڵەت پێدراو هەناردەکردن 6 ملیار هاوردەکردن ئەفو هاوردەکردن 6 ملیار ینی باش بینی سەر ڕسومات طبعا تۆ داهاتی ناوخۆ لە چی پێکاتەوە لە باج لە گومرگ لە ڕسومات باشە ڕسوماتەکەت چۆنە 73 بە 27 73 لەولا 27 لێرە باشە طبعا حکوومەتی هەرێمی کوردستان لە 22 وەزارەت پێکاتەوە باشە 13 وەزارەتی داهاتی هەیە لە 93 داهاتی ڕسومات لای حەوت وەزارەتە 93 لای حەوت وەزارەتە هیچی لایەکێتی نیشتیمانی کوردستان نیە ئەو حەوتە بۆ نمونە وەزارەتی دارایی لە 145 کۆی ڕسومات وەردەگرێت باشە وەزارەتی کارەبا لە 121 وەزارەتی ناوخۆ لە 114 وەزارەتی شارەوانی لە 105 کۆی گشتی 93 لێردا لە وڵاتی ئەمە خۆمان شارەزای کاکزانەجیان لەم وڵاتە کە تۆ وەزارەتێک لایە لایەنێک بێت حتمما کاریگەری حیزبیشی بەسەرەوەی لەسەر حکومەت بێگومان بەتاکید تۆ لە 93 لەسەر ئەو بابەتە بێت تەبعاً کاریگەری دەبێت ئەمە لە ڕووی ئەمە هەمەش بە بەڵگەیە هەمووی مەسەلا ئەوەتە ئەگە برادران پێشانی بدەن ئەمە خەیتە لای کاکشکر بەڵێ ئەمە با بڵێن لە 145 وەزارەتی داراییە باشە لە 121 وەزارەتی کارەبایە لە 114 وەزارەتی ناوخۆیە لە 105 شارەوانیە ئەمانە هیچی لایەکێتی نیشتیمانی کوردستان نوشتین بەڵام داهاتەکە بە شێوازێ دابشکراوە ئەنجا بینە سەر پرسیارێکت نەبوو لەسەر ئەمە بەڵا ئەمە ویست بەمە کە ئاوا دیتێڵێکی ئەو بابەتدا بە بینەرەکانم ویست بڵێ چی مەسەلەن بڵێ کە ئەمە بەمە دروستی ئەو دەڤەرە وشک کراوە یعنی چێتی بە پلان و تاکتیک تەبعاً ئەمن کاری لەسەر کراوە لە ڕووی نەوتەوە ئەمە دیارە شتەکەت یعنی بابەتەکە ڕوونە لە ڕووی ئەم داهاتی نانەوتی باز و گومرگ و بەڵێ هەرسێکی معادلەکە تێکراکە بەو شێوازە هەفتا بەسیە لە ناو دەکارێکەش بەو شێوازەیە کە لە ڕووی دەسەڵاتەوە لە ڕووی لایەنگریەوە لایەکێتی نیشتیمانی کوردستانیە لای لایەنەکانی کەن ئەمە لە ڕوویەوە دوای ئەوش دێمە سەر بابەتی کێکە چۆن توانیوە لە ڕووی کارەبا و لە ڕووی ئاوادانکردنیشەوە باڵن زەخت بخەنە سەر ئەم سەر سنوورە ئەمە نەوت ئەمە نەوت بوو باش دەستخۆش مەلەفی سێم مەلەفی سێم کە باز لە کارەبا دەکەین کاک زانەجان تابعاً دوو خەلەلی زۆر گەورە هەیە لە مەلەف سامانە بێت تۆزیع بدەمە بینەرەکانم کاکڕایی ئێوە مەلەف بە ئەکادیمی و بە بەڵگە و بە دیکۆمنت پێمان بڵێ سەیری کامێرەکەم پێمان بڵێ کە ئەمە ئەوە حەقیقەتەکەیە ینی بەڵگە شەرم لە کەس ناکە و دوجار پێتانەڵێ خۆتان بڕیاردن دوجار خەڵکەکەی بە بەتاکیت بەردەوام بڵێ مەسەلەن لە کەرتی کارەبا دوو خەلەلی زۆر گەورەمان هەیە یەکەمیان لەسەر بابەتێکە ئێمە بابڵێن سنووری ئیداری سلێمانی لە 125 کارەبای کەمتری پێدەدرێت لە چاو سنووری هەولێر و بەرهەمهێنانەکەشی سەدا چەند لەکوێ ئەوە لاتە بەڵێ بەتاکیت لامە ئەمە لێرە ئەگە کاشکور پێشانی بدا ئەمە بەشی سلێمانیە ئەو کامێرەیە کاکە بڕاهی ئەمە بەشی سلێمانیە گرتویت ئەمە هەولێرە ئەمە دووەکە نۆ وێزگەی لە سنووری سلێمانی چواری لە هەولێرە سەی لە دووەکە ئەنی بە هەردووچان ناگەنە سلێمانی ئینتاجەکەی ڕەنگە جیاواز بێت لە ڕووی ئینتاجەوە بەڵام بە هەردووچان ناگەن یعنی ڕەنگە
چوارەکە قوتی شەشی ئێرەی هەبێ چواری هەولێر بەڵام وەکو وێزگە و وەکو قوت ناگەن بە شاری سلێمانی باش وەکو باسم کرد لە ستا 25 کەمتری پێ دەدرێ ماڵان لە سلێمانی 25 چۆن ئەوە بە پلان کراوە ئەی خۆ من نەم کردو خۆ لە خۆڕاژ نەکرا وانە ئەوە نەبوو بە سوودفە بێ نانە سوودفەش بە چارەسەر دەکرێت ئێمە هاوارمان لە ئێستاوە ئێمە ڕامانگەیان ئێمە گەیاندوومانە چارەسەر نەکراوە یانی بە بەڵگە ئەوە تا پرسیارەکان وەڵامەکان هەمووی ئەمەتە ئەو پرسیاری منە یادداشتی منە دەیگەێنم ئەمەتە گەێنراوە یعنی ئەمە نییە نەگەێنرا بێت بەڵام کاری زاری ترپشانی کاکشکردی بیت چی ئەمە بۆ وەزارت نردون بەڵێ ئاین تەفاسیلەکەی دوای دەخوێنەوە بۆتان بەڵێ کاکزانە چۆن کراوە ماڵان طبعا لە هەرێمی کوردستان تاکو 2000 تا ئەو داتەیە کە لامانە 1,766 هاو بەشمانەیە باش ینی بەشداربوو لە کارەبا لە 85 ماڵانە باش 85 ماڵانە سنووری بابڵێن ئینتاجی چەندە بەرهەمی چەندە 3642 بۆ مانجی 2023 بووە باشە لە 1970 بۆ هەرێم بووە لە 1970 بۆ ناوچەکانی دەرەوەی هەرێم بووە فرۆشراوە بەڵێ دراوە بە مووسڵ بە جەبارە بە کەرکووک 3004 یەکە مێگاوات بۆ سنووری هەرێمی کوردستان بووە باشە لە ماڵان لە 1985 دەکا 1,400,000 هاوبەش دەکات باشە سنووری ئیداری هەولێر پێکاتوە لە 785 ماڵ هزار یعنی 785,000 ماڵ باشە لە هەولێر 415,000 لە دووەک 258,000 لە زاخۆ 58,000 لە سۆران 51,000 کۆی گشتی 785 ئەو سنوورە بەرهەمەکەی چەندی بۆ دەچێت لەو بەرهەمەی لەو 3004 1831 مێگاواتی بۆ دەچێت بۆ 785,000 ماڵ باشە هەر ماڵێک 2.3 کیلۆواتی بەردەکەوێت هەر ماڵێک لە سنووری سلێمانی کە ئینتاجەکەی بەرهەمەکەی کە بۆی دێت 1173 لە کۆی ئەوەی هەر ماڵەوە چەندی بەردەکەوێت چەند کیلۆواتی بەردەکەوێت 1.8 یعنی هەر ماڵێک 0.5 کەمە کە چەندەکە لە 125 کەمتر ئەوش بەمە دروستی کراوە ئەمە بەمە خۆ دراست کراوە ینی ماڵ لە ناو ناوەندی سلێمانی زیاد کاک ڕاهیانی بەڕاستی ئەوانە ئەو من زۆر ئەو ڕاستیانە بە گشتگیری هەبوو بەڵام ئەو تەفاسیل و وردکاریە یعنی ئێمە وڵاتێک لەگەڵ وڵاتێکی تریژان نایکات ینی بەڕاستی بەڵێ قوربان هەر لە کارەباوە ئێمە باسی ماڵمان کرد خۆی کارەبا لە 5 کرد پێک دێ باشە لە ماڵ بازرگانی کوشت و کاڵ میری ینی حکوومەت لەگەڵ پیشەسازی باش ئێمە باڵێ سنووری سلێمانی زۆر بەهێزە لە کەرتی پیشەسازی ینی لە 1940 پیشەسازی لە هەرێمی کوردستانە لە 1940 بە پێی زرو بە پێی ساڵ 40 38 36 32 دەکەوێتە شاری سلێمانیەوە لە هەموو عێراق باش چی کراوە کاک زانم تابان ئەمە خشتێ بەشداربووی میری ینی حکوومەت 24,975 خانەیە هاوبەشن بەشداربووی پیشەسازی 23,000 واتە یەکسانە هاوتان وەکو ماڵان زۆر نییە نرخەکەی زیادکە یان کەمکی کە با بڵێن کاریگەری هەبێت لەسەر حکوومەت و یاخود لەسەر داهاتی حکوومەت بەڵام لێرەدا سێریکە لە پیشەسازی چیان کردووە ئەمە تەبعەنەمە 2021 پیشەسازی لێرە بە چەنددانراوە بە 144 دینار یەکەیەک بە 144 دینار باشە لە هەمان کات تۆ لە میری 180 دینارە ینی حکوومەت میری 180 دینار یەکی پیشەسازی 144 باشە یەکسانیشی لەوری هاوبەشێ ئەمان 24 ئەمانش 24 باش حکوومەت هاتووە چی کردووە لە 21/2022 ئەگەر کاکشکرد پێشانیدا 180 دیناری کردو بە 80 دینار لە کەرتی میری ینی لەو 24,975 خانەیە 180 کرد بە 80 دینار باشە ینی 100 دینار لە هەر یەکەی کەم بۆ کەم بۆ باشە
لە پیشەسازی لە پیشەسازی چی کردو یەکشتی نەکردووە هیچی کەم نەکردێتەوە لە کاتێکدا ئەگەر حکومت خۆی بە حکومت ببینێت گۆڕانکاری لە کەرتی میری یاخود پیشەسازی لە ڕووی داهاتەوە ڕوونادا ئەگەر لەویشی کەم کاتەوە مەسەرەن دەکرا 100 دینارەکە تێگەیشتی لە مەفهومەکە لە پیشەسازی کەم کاتەوە مەسەلا ئەو 100 دینارە کاریگەری لەسەر بازار دەبێت ئەوەی کە دێتە بازار تاکید نەنجگە لەوەش تۆ ئەو 100 دینارە دەتوانانی 20 بە 80 دابەشیکی لە ڕووی داهاتی حکومەتەوە مشکلە نەبوو عینە داهات دەبوو تۆ گرنگ ئەوەی 100 دینار کەم کردوەوە لە خانەی میری کە ئیتر خانەی میری مادام هاوتان 24000 هاوبەشن هەردوو لاشیان تۆ 100 دینار کەم دەکەوێت لەو ئیتر لەویش کەم کەوە بە هاوبەشی هیچ زەرەر ناکەی وەکو حکومەت یعنی ئێستا دەکرا هەندێک لەو 100 دینارە 90 دینار دانابە بۆ پیشەسازی یان 10 دینار دانابە بۆ میری یان بە پێچەوانەوە یعنی هەر سەتەکەت کەم دەکردەوە لە داهاتەکە بەڵام چووکە کە بابڵێن سلێمانی بەهێزە لەو ڕۆوە لە ڕووی پیشەسازیەوە تۆ نایەت لە پیشەسازی کەمی کاتەوە بۆ ئێستا مەسەلە هەر 2021 کە لێرە لامەوە ماشەڵڵا بەڵگەکانەوە زۆرن هەر 2021 700 کارگە داخراوە لە هەرێمی کوردستان لە ستا 50 لە سلێمانی بووە بە کۆی گشتی تا ئێستا لە ستا 80 ئەو کارەبا ئەو تەکنیکە ئەوەی کە بەکارەباکەیە ڕەنگە ئەمە زۆر فەرق ئەکات تۆ 50 دینار کەم کەیتەوە لە یەکێک بۆ خاوەن کارگە زۆر فەرق زۆرە ینی ئەم لە ڕووی کارەبا و سێری کەچی کراوە دوو خاڵمان باس کرد لە ستا 25 کەمتری پێدەدرێت ماڵان پیشەسازی کەم ناکرێتەوە لە کاتێکدا هاوبەشی کەرتی میریشە کە هەردووکیان 24000 هاوبەش تقریبا ئەگە 100 دینار لەم کەوتیتەوە ئەتوانین دابەشێکی 80 بە 20 50 50 30 بە 70 گرنگەوەی کاریگەریەکی هەبێت لەسەر پیشەسازی نەیبووە چونکە لێرە پیشەسازی بەهێزە ئەمە لە کەرتی کارەبا کاگڕاهی ینی لەناو وەزارەتی کارەبایە مدیر عامی یەکێتی نیە مەسەلەن خەڵکی تەکنیکی یەکێتی نیە کە بڵێت یان لانی کەم لایەنەکانی تریش بڵێ ئەم خەدرە لە سلێمانی نەکرێت ئەم زوڵمە لە سلێمانی نەکرێت ینی ئەمانە نەبووە کاکزارە خۆت ئاگاداری دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان ئێمە جێگی سەرکی حکوومەتمان کشاوەتەوە لە پێشتر مەبەستم پێشتر ئەو پیلانە جێبەجێ ئەکرا بەڵێ ئێمە لە ڕووی پرسیارەوە لە ڕووی داشتەوە تەبعا پەرلەمانتار چیە پەرلەمان چیە چی پێ دەکرێت پەرلەمان چیە تەفلانە جهتی تەنفیزی مثلا مدیر عامێکە باسمان کرد گوناح نییە بەڕاستی مدیر عامێک لەوێ دانیشێ مەسەلەن بەسەر سەریەوە ئەو غەدرە لە سلێمانی بکرێ بەڵام ئەو دابنیشێ و بڵێ وەڵام من مدیر عام و کاندیدی یەکێتی بووم یان کاندیدی گۆڕان بووم لە سلێمانیەوە بێ و پێشەمان بێتەوە ئێرە و خۆشی بە مدیر عام بزانێ ئەخە و کارەسات خۆی کێشەکە ڕەنگە ئەو لەگەڵ هاوکار بوو بێت یعنی لەگەڵیشمان بوو بەڵام ئاوی لە دووە بێڵەکەی ناتوە بەڵێ کێشەکە لەوەدایە ئاراستەکردنەکە سیاسەتەکە لە سەروی ئەوە بەتاکی یانی لەم ڕۆژانە من بیستم پرۆژەیەک دەرچووە بۆ کەرتی تایبەت بەر بۆ نمونە دێنەوە بۆ کەرتی تایبەت دەرچووە حکوومەت ئێرە داوای کرد خۆی بیکە بۆی کەرتی تایبەت بەری نەکەوێت بۆ بە حساب تێچوونەکەی کەمە وتوانە دۆوەکو هەولێر دەکەین سلێمانیش بۆ خۆتان لێ پێچنەوە بزانن دەیکەن یان نایکەن ینی بەم ئەقلێتە لە سەروی ئەم ئەقلێتەوە چۆن تۆ دەتوانانی کارکی لەنەوە حکوومەتەدا ینی بەو شێوازەیە بە مدیر عامێک و جێگر وەزیرێکیش ئەچکە ڕەنگە بینەرەکان پرسیار کەم بڵێ یەکێتی لەکوێ بوو مەسەلەن بە تەکید ئەوەیە پلانەکەیە کاک ئەمە ڕێگەوبانە ئەمە ڕێگاوبانە تۆ بۆ ڕێگەی هیزۆب دوکان داهات و چۆکەوە نیە من هەفتەی ڕێگا ئەو ڤیددیوەیەکیشم لایە من ئەو ڕێگا لە خۆتەوە مەسەلەن هەر ئاوا هەڵە بەزیتەوە کەوتە چاڵەوە جاری وا هەیە 10 سیارە 15 سیارە تا تەقی لەو ڕێگایە یەک سایدە وەزیر بێ هات چۆکە هەمووی ڕاست باش کاکزانە سیاسەتێکی شاراوەی تۆکمە لەوە چی کراوە سیاسەتە شاراوەکە لە ئاوادانکردنەوە شارەوانی لە ڕووی جادۆبان و ڕێگاوبانەوە تەبعاً ئێمە باسی کەرتی نەوتمان کرد باسمان لەوە کرد کە بۆڕینەوە چۆن فرۆشراوە دروست باسمان لەوە کرد کە فڕۆکیخانی 80 میلیۆن دلاری بۆ سەرف وەهمی بەڵێ باسمان لەوە کرد بینای سامان 3 میلیۆن دلار تەرخان کراوە بۆ بینای سامان سروشتەکان لە کاتێکدا 2000 مۆزەفی ئەگە دابەشتێکی ڕەنگەیەکی 500 بەرکێ بۆ نمونە یعنی هەمووی خانوێکی دروستەکرا پێشتی بەوە کەرتی کارەبا باسمان لە ماڵەکان کرد ماڵەکان ئەستا 25 کەمتری پێ دەدرێن باسمان لەوە کە پیشەسازی چۆن دەگەی لێدراوە بە کوردیەکەی بەڵێ لە چاو ئەوەی کە حکوومەتی خۆمان دەوێت زاڵ بێ بەسەریدا و میری بەهێز بووە
باسی ئەمەی پیشەسازیەکە لەبەرەوەی لە هەولێر و دووە کەم بووە زۆر مەبەستیان نەبووە. مەبەستیان نەبوو گۆڕانکاریش نەبوو بۆ حکوومەت یەکەکان کەم کاتەوە نرخی یەکەکان کەم کات. ئێستاش باسی ئەو باجمان کرد هەستا هەفتا بەسیە چۆن کراوە ڕسومات لەستا 93 دەچێتە ئەو وەزارەتانەی کە لای خۆیانن کە کاریگەری زۆر بەسەرەوە ینی ئەم سێ بابەتەوەمان باس کرد بێنە سەر ئاوادانکردنەوە کە بەڕاستی گیر و گرفتێکی زۆری دروست کرد بۆ هاوڵاتیان. کاکزانە تۆ دەزانی لە هەرێمی کوردستان جادۆبان بە قەرز کراوە بە قەرز کراوە لە سنووری ئیداری هەولێر نزیکەی 500 میلیۆن دلار جادۆبان کراوە بە قەرز. چێ بیداتەوە حکوومەتی هەرێمی کوردستان چۆنیش دراوە ئەمە ئەوەی کێستا باسەکە 120 و 150 و 200. بەڵێ ئێستا ئەمە لەسەر 150ە ئەمە وەزیر خۆیەتی ئەگەر کاشکی پێشانی ئەوتە کامێرەکەی ئەگەر سێریکەن وشی قەرز بەکار هاتووە یعنی ئەوە نیە لە خۆم قسە بکەم بەڵێ بە بەڵگە باشە دەستخۆش ئەمە بۆ چی بۆ 150 متری بە قەرز باش قەرزەکە چۆن کراوە تۆ باسی خەلەکان و با من بابەتەکەم بەڵێ باسی خەلەکان دوکان طبعا لە دوکان بۆ ڕانیە بە سێ مەرحلە دەکرێت بە سێ مەرحلە دەکرێت خۆناغی یەکەمیان لە ڕانی و دەستی پێ کرد خۆناغی کۆتاییان دەکاتە خەلەکان و دوکان قورستین ڕێگای ئەم سنوورە لە خەلەکان و دوکانە بالضبط خۆت خەڵکی خەلەکان هیزۆب ئەو زیاتر وانە 10 کیلۆمەترە 49 ملیار دیناری بۆ تەرخان کراوە بۆی تەرخان نەکراین بۆی وەکو گوژمە بۆی دانراوە تا ئێستا تەرخان نەکراوە باشە یعنی کیلۆمەتری 3 میلیۆن دلاری تێدەچێت سەختترین ناوچەی سنووری سلێمانیە لا ئێمە هەرە زۆری نەکەی یعنی کیلۆمەترێک کیر 3 میلیۆن دلار هەرە زۆری نەکەمانە لا ئێوان هەرە کەمینەکەی کیلۆمەترێکی 3 میلیۆن دلار 3 میلیۆن دلار کیلۆمەتری بۆی تەرخان کراوە بۆ ئێمە هەرە زۆری نییە بۆ ئەوان هەرە کەمینیە یعنی لەسەر و ئەوەیە بەڵێ بابەت لە کاتێکدا ئەوێ دەشت ئەوێ زیاتر مەسەل لە هەولێر دەشتە ئەوێ بۆ نمونە لە خەلەکان تا زۆر دەبێت شاخ ببڕی مەسەلە لە شێعبێ سەردەکەی هەموو شاخ و قەڵتەرە و نازام چی بەڵێ مەسەلەن بۆی ڕوونتر بێ بابەتە بەڵێ 120 متری 38 کیلۆمەترە لە هەولێر باشە 38 کیلۆمەتر 489 میلیۆن دلاری بۆ تەرخان کراوە واتە کیلۆمەتری 13 میلیۆن دلار 13 میلیۆن دلار کیلۆمەتری 13 میلیۆن دلاری بۆ تەرخان ئەمە لەسەر چ بودجەیەک بودجەی نیە قەرزە کۆمپانیاکەبین شاوشی ئەوێ ئەڵێ بۆ ئەو قەرزە بۆ سلێمانی نەکراوە یان ئەوە هینێکی تایە سڕێکی تایە ئێستا ڕوونی دەکەمەوە مەوەستمە بەراوردی کەم جارێ ئەنجام بەڵێ باش تۆ 120 متری 38 کیلۆمەترە لە هەولێر 489 میلیۆن دلار تێچووی بووە 13 میلیۆن دلار هەر کیلۆمەترێک تێچووی بووە یقیر باشە بینە سەر پرۆژەی 100 متری سلێمانی چەندە 275 میلیۆن دلار 33 کیلۆمەترە هەر کیلۆمەترێک 8 میلیۆن دلار 8 میلیۆن دلار بەرامبەر بە 13 میلیۆن دلاری ئەوە باشە یعنی لە هەر 100 متری دەبێت یەک دنیا شاخ ببڕی هەر یەکسانیش بێت گریمان یەکسان بوو هیچ شەشەمانیە 5 میلیۆن دلار زیاتری بەرکەوتو هەر کیلۆمەترێک چکە بە قەرز دراوە ئەجا من پرسیارەکەم لێرەدا ئەوەیە ئەگەر تۆ لێرە بە قەرز بیدەی دڵنیام کۆمپانیا دیکە ئەگەر 5 میلیۆن دلار قازانج کە لە هەر کیلۆمەترێک بێگومان وانە بێگومان کێشەکە لێوێدایە قەرزەکە لێوێ دەدرێت چۆنیش دەدرێت چکە ئەوان حاکمن ئەوان یەکەمن ئەوان دەسەڵاتداری ڕاستەقینن ئەوان توانیانە ئەو قەرزە بەرپا بکەن دوای مەسئولیتەکەی هەڵگرن لێرە ناتوانێت ئەو مەسئولیت هەڵگری بە کۆمپانیایەک بانکەی وڵی کاکە تۆ وەرە 275 میلیۆن دلار سەرف کرا بۆ 33 کیلۆمەتری 100 متری شاری سلێمانی نایکات لەبەر زمانی نییە زمانی نییە بەڵام لێ کردوێتی ئەمە 120 متری 150 متری وا بووە یعنی هەرە کەمەکەی ئەوان 3 میلیۆن دلار بووە لە هەموو ناوچەکانیان وردە دراوی شتەوە قەرزە بەشێکی بە زەوی درراوە بەشێکی بە بابەتێکی درراوە بەشێکی بە پرۆژە درراوە بەشێکی کابرا ئامادەی بۆستی تا سەر ینی سیاسەتە پلانە پیلانە نەک پیلانە ئەمە لە ڕووی با بڵین 120 متری و 150 متریەوە 100 متری بەراورد بە ئێرە باشە
لەمان کاتە بینە سەر دەرەوەی شار کاک زانە تۆ دەزانی ڕێگاکانی دەرەوەی شاری سلەیمانی ئەم ئیداریە بە گەرمیانتەوە بە هەڵەبجێتەوە بەڕانێتەوە نزیکەی 1 تریلیۆن دیناری پێویستە ئێستا ڕۆژە تازەکان نەک کۆنەکان کەلار ناڵێم ڕانیە ناڵێم دوکان و چواقڕنە ناڵێم تازەکان بەس دەزانی لە سنووری ئەوان چەندی پێویست ماوە 200 ملیار 1 تریلیۆن بەرامبەر 200 ملیار بەڵێ پێویست ماوە ئەمە خۆی داتای وەزارەت خۆیەتی کە من لامە لێرە ئەوەتە هەموویەتی ئەوە هەموویەتی ڕاستی دەکەن هەمووی بە تەفاسیل تێدا چەند ماوەتەوە چەند ڕۆیشتووە چەند ماوەتەوە و چەندیش پێویستە ئەوە شەر دیسان بە پیلان کراوە ئەی تەبعەن تۆ خەرجی لێ ئەو بۆ نمونە پلانەکە چۆن بووە تۆ 3 پرۆژەت هەیە لە سنووری هەولێر نزیکەی 600 ملیار دیناری تێچووە ئەی هەولێر و کۆیە باشە خۆڕێگەی کۆیە سەر بە هەولێر نییە سەر بە هەولێر نیە تۆ 3 پرۆژەی گرنگت لە هەولێر ئەنجام گەورەترین پرۆژەکە ئەنجام نەدرابێت لە سنووری هەولێر کۆی و هەولێر بووە ئەی کاقوبات نەحەقی نەبووی مادەی 100 بەتاکیت ناوچەی 100 ئەی بەتاکیت یعنی شێوازەکە بالیسان و شێخوەسان و سەر بە شەقڵاوەیە بەتاکیت ئەمڕۆ یادی چیمیابارانی ئەوێ بوو خۆ ڕێگای ئەوێ ژوێرانە باشە تۆ ڕێگای کەلار و دەربەندی خان باشە مەرحەلەی یەکەمی 25 کیلۆمەترە 7 ملیار دینار 32 میلیۆن دلار دەکات کیلۆمەتر دەزانین چەند لە سەمان کەوتووە ملیۆنێک و نیو ملیۆن نوێیەکی ئێرە بەراورد بە 6 ملیۆنی تێدایە لە دەرەوەی شار لە ناو شار تا 13 میلیۆن دەڕوە لە دەرەوەی شار تا 8 میلیۆن دلار دەڕوە کیلۆمەتری یعنی بۆ بە قەرز کراوە ئێستا مەسەلەن ڕێگای گۆپاڵ و هەولێر باشە کە 38 کیلۆمەترە 166 میلیۆن دلاری تێچووە باشە بە قەرز کراوە یعنی ئەمە هەمووی بە ئێستا ئەو کۆمپانیایە خودی کۆمپانیای نزیکەی 500 میلیۆن دلاری لای حکوومەتە کاکڕاهی ئەو قەرزەش نییە کە ناوە بەگوێ خەڵکی دادەن کە 30 میلیارە بێتە 31 میلیار 32 میلیار یعنی ناچێتە زمانی ئەو قەرزانە خۆی ینی ئەیکەنە ماڵ بەسەر هەموو هەرێمی کوردستان من زانانی مە بێ 28 میلیار دلارە کە لە کاتە 30 شتێک تریلیۆن دینار یعنی لەو بابەتە ڕەنگە تێیدا بێت بەڵام ئەوەندە قەرز کراوە ئەوەندە کەڵەکە بووە ئەوەندە هەموو شاراوەتە هەمووی سیاسەتە تۆ ئەم کار گروپە بە ناویشی بێنم ساڵانە 3 میلیار دلار قازانج دەکات 3 میلیار دلار بەڵام خۆی 5 میلیار قازانج کردووە کاکە تۆ بەڕاستی ینی تۆ وڵاوە نوکتەیەکی تراژیدی ئەمە هەموو وردەکاری لێرە دامنەوە بەڵام بەداخەوە بە پەرش قسەم کرد بەڵام ویستم فرای هەمووی کەوت ینی بەتاکیت ئەوەی سەرەتا زۆر لام گرنگ بوو ئەمەش ملا گرنگە کاک زاناجە ئەمە لە ڕووی ئەوەی کە کیلۆمەتر چۆن کراوە بە قەرز کراوە چەندیشی تێچووە ینی ڕەنگە لەم وڵاتش لەم بابلم خەریکە دەڵێن وڵات ینی هەرێمەکە ئەم سنووری ئیسلامی کرد بە وڵاتێکی تر ئەوە بەرامبەر مەسەلەن ئێستا ئێران بەرامبەر تو چا ڕەنگەوە نەکات بەتاکیت ئەنجا ئەمە لە هەر چواربواری کارەباتە ڕێگەوبانتە نەوتە داهاتە نانەوتیە باج گومەرێک هەمووی جا ئەمە بەو شێوازانێکە ئێستا بۆ قیادەی یەکێتی معلوم بۆ کاک ڕاهی کە بەڕاستی ئەو غەدرانە لە تەفاسیلدا کراوە لە دیتێڵدا کراوە هاوڵاتی هەر لە بەرەوەی ها سەرقاڵی مەعاشەکەی بۆ و دێ نایە و ئەوانە ئاگەی لە وردەکاریانە نەبووەوە بەڕاستی هەرچی هاوڵاتی نێرچویەوەی پەرلەمانتارە چی وەزیرە ئاچی مەسەلەن مدیر عامە مەسەلەن دەسەڵاتی سیاسی بەتاکیت کاک زانم سەرکادریەکێتی چی بکە لە سلێمانی لە ڕاپەڕین لە گەرمیان لە زەڵە بجا کاک زانم منش پێشتم قسەیم کردو لە کۆبنەوەکانیش لە دەرەوەش لە ڕای گشتی لە زۆر شوێنان قسەم کردووە ئەمانەی کە دەکرێت بە یاسا دەکرێن ینی بەڕێنمایی بە یاسا ڕێنەمایی بە هەموو بابەتەکان کە ڕێی تێدەچێت مەسەلەن تۆ ئەمانە لە 93 و 94 و 99 شەوە بەناغیان داناوە بۆ بابەتی لەم جۆرانە بۆ نمونە ئێمە پێش 2006 دوو کۆمپانیای بیانی هەبوو لە کەرتیوە بەرهێنان لە سنووری سلێمانی تۆ تەسەوەر دەکەیت لە 2006 تاکو 2020 یەک کۆمپانیا بیانی نەهاتوتە ئەم سنوورە ینی خێرە لە ئێمە پێش 2006 دوان لێرە بوون ئێستا دوانەکە زیادی نەکردووە بە ماوەی 15 ساڵ
ڕێنگە هەرکەمیشکی نازانم دوانە چی بەسەر هاتوو یعنی ئەمانە هەمووی لە ڕێگەی ڕێنەمایی سیاست پیلان حادش یاسا ئەم جۆرە ئەقڵیەتە توانی چی لەگەڵ بکەی کاکڕایی مەسەلەن خۆی ئێمە هیوادارین بەڕاستی هیوادارین کە هەرێمی کوردستان گەشە بکات بەڵێ بەرەو پێش بڕە تاکی کورد بەهێز بێت وەکو تاک بەڵام کاکزانە ئاستی تێگەیشتن ئاستی مناقەشەکردن ئاستی چارەسەر بەڕاستی دەبێت زۆر بەرز بێت بۆ ئەمە چارەسەر بکەین بە ئاسانی نابێت تێپەڕێت ئێستا حکومە داوا دەکات بەشێکی حکومە داوا دەکات کە خۆ بچێتە ناو کۆبوونەوە دەستکاتەوە بەداوامی خۆی بەڵام ئەمە نابێت بە ئاسانی تێپەڕێت ئەمە دراسە کراوە بە پیلان کراوە لە خۆ چارەسەرەکرێت تۆ ئەمە چۆن چارەسەر کەڵەکە بووە تۆ کیلومتر خیر 5 میلیۆن دلار زیاتر چوو بێت بۆ ئەو ناوچەیە و لێرە کەمتر بوو بێت کیلومتری ئێمە بە 3 میلیۆن دلار کرابێت لێ بە 8.9 کرابێت بە قەرزیش لێمە دەبێت پارەکەش دی ئینجا بۆشمان دەکەن نەک بە قەرز و جیاوازیکەش لە نەوتەکەت لە کارەبات لە باجت لە ڕسوماتت ئەنی تۆ دەڵێ وەرە موچە بۆ تاوکە بەڵام باجەکە تو 4 یعنی ئێستا برادرانی پارتی دموکراتی کوردستان باس لەوەکەن کە چێتی لە حەزمی خۆی مەسەلەن لانی کەم ئێستا 43 بە 57 وایە بەڵام ئەوانی تۆ باسێکی هەفتا بە 30 یاری بەڕاستی ئەوە ئەمە بەشی سلێمانیە ئەوە باش باست کرد ئەگەر بیدۆزمەوە لە ناو مەلەفانە ئەبا ئارام 1-2 دقەیەکمان ماوە توانین کاک زانە سێریک بۆ ئێمە دەرنەکەوێ باش لە 1939 بۆ ئێرە دەگەڕێتەوە 39 موچەخۆری ئەم ناوچەیە 470,000 موچەخۆرە بەڵێ کە ئەوان دەڵێن زۆرینن سلێمانی وان نییە ئێمە 1,250,000 تقریبی موچەخۆرمان وایە 470,000 ئێم سنووری بەخانەنشینەوە بەخانەنشینەوە باشە چەکدارت لە 140 فەرمانبەری فعلیە 40 بۆ 43 کە ئەوەش ڕخنەیەکترە و دەزانین لەکوێ هێز دروست دەکرێت بۆچی ئەو هێزانە دروست دەکرێت باشە 240 میلیۆن دلار بۆ موچەخۆرانی ئێرەیە 240 میلیۆن دلار لە 39 دەکات ئەم 39ش نانێرێ تۆ پێویست بەوەندەیە چەندە نێرێ 160 بۆ 170 ئەنی 7 میلیۆن دلار کەم تویشی بۆ دەنێرێ هەندێک جارەیە 6 میلیۆن دلار لە پێشمەرگە و ئەوانەشت بەرناکەوێ کە ئێمە باز لە 53 دەکەین 39 بەرناکە بەغدا ئەوە لەگەڵ هەرێمی کوردستان کردووە مەسەلەن لە 1970 بۆ 1912 ئێستا 67 تا ئێرە نەخ ناشتوانێت کە ئێمە پێمان وایە عقلیەتێکی شۆڤێنی و ناوێ قوارەی هەرێمی کوردستان بێنێ دو سەرنجی کاکراهی وەکو ئێمەتارێکی گەنج شایدی وت بۆ دەمەڵاتم خۆشم کە تۆ کەم لەسەر شارشە و کەم لەسەر سوۆشال میدیا دەرەکەوتی بەس ئەم وردکاریت بەڕاستی ینی منی وەکو پێشکەشکار ڕاکێ شایستە سەیرم کرد کە 45 دقە و 42 دقەیە هی بابەتەکان دەست خۆش ڕاست پێم خۆشە خەڵکەوە بزانێ بەڕاستی ینی ئێمەشە چی ئەمەش میدیا ئەوەیە دەست لەسەر برینەکان دابنێ ڕاستە دوجارە تێ بڵێ چی خۆی کاکزانە ئێمە لە کاری پەرلەمانی خۆمان لە 4 ساڵی ڕابردوو ئەوی پێمان کراوە بۆ ئەم خاکە بۆ ئەم هەرێمە کردومانە دوور لە شاشەکان جناب ڕاکەن کاری من کەم دەرکەوتوو بەڵام ئەمە ئیشەکانمان هەمووی دیارە بە تەفاسیل و بە وردەکاریشەوە هەمووی دیارە ئەم کارشمان بۆ کردووە بۆ ئەوەی بەڕاستی هەموو لایەکان تێبکەن ئێمە مەبەستمان چارەسەرکردنە مەبەستمان نە هات و هوت و هاژ و بوژە مەبەستمان حلکردن و چارەسەرە ئەگەر حلیان دەوێت ئەم خەلەلەکانە کە لە نەوت باسمان کرد لە کارەبا باسمان کرد لە داهات باسمان کرد داهاتی نانەوتی لە ئاواداکردنەوە شارەوانی و ڕێگاوبانی ناو شار و دەروی شار هەمومان باس کرد بۆی مەدواری شمۆندە بە پەلە قسەم نەکرد بێت لە ویستم هەموو داتەکەم خەڵگەڕ شتیکەش مابوو وەڵام ئەمە ئیتر بۆ داهات و ئیشاڵە بۆ ئایندا بەڵامی وەدارم ئەوانەی دوای ئێمە دێنە ناو پەرلەمانی کوردستان برێو بە و سیاسەتە دەن هەمومان سیاسەتێکمان هەیە هەر یەکێکیشمان سیاسەتی تایبەت بەخۆی هەیە من ئەو سیاسەتم هەڵبژار کە بە بێدەنجی کاری خۆم بکەم لە ئەنجامدا کە 4 ساڵەکە واتەوە بووە بیخەمەگەڕ چیمان کرد علی جانەگەر پاڵێک بۆ بەڵگانەوە بنەی ئاسایە با دەرکەوی بیدەیتە دەستی من کاکشکر ئەفۆن ببورن
سپاس بۆ بەڕێز کاک ڕاهی ڕاهبەر ئەندامی پەرلەمانی کوردستان ئەمە بەڵگەن لەسەر ئەوەی پەرلەمانتارێک هێناوێتی بۆ بەرنامە بەڵگەی چین بەڵگەن لە 4 سێکتەر بۆ 5 سێکتەر کە چۆن بە مەدروسی چۆن بە بەرنامە حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر ئەوە کردووە ڕێگەوبان کارەبا پیشەسازی ڕسومات گومرگ هاوردە ئەمانە لە سلێمانی لەگەڵ شارە ئازیزەکانی تری هەرێمی کوردستان کە فەرقی نییە فەرقەکە ئاوا بێت بۆی لایەنێک بشتێ بەڵام بێ ئاگالەوەی کە خەڵکێکی سزاداوە هەژارێکی سزاداوە کە سوکاری ئەنفال و چیمیابارانی سزاداوە کە سوکاری شەهیدانی سزاداوە ئەمە و بەڵگانن کە کاکڕاهی ڕەهبەر ئەمڕۆ ئەم شۆ هێناوێتی بەرنامەی پانۆراما هیچیان دروستکراونین هیچیشان کاخەزی سپینین بە هیوای ئەوەین کە ئەوانەی خەمخۆری بەناو قەواری هەرێمی کوردستانن ئەوانەی خەمخۆری ئەوەن کە خوێنی شەهیدان بە فیڕۆنەڕوا ئەم بەڵگانە و بەڵگەکانی تری پەرلەمانتارەکانیش و خەمخۆرەکانی تریش گوێ لێ بگرن ناکرێ حکوومەتێک بەرامبەر دوو پارێزگا و دوو ئیداری سربەخۆ بەو شێوەیە مامەڵە بکات کە هیچ تایتڵێک هەڵناگرێ لەبەرەوەی ئەمە تەنها دوژبنەکان بەرامبەر یەکتریەکەن نەوەکو نەیار و ڕکەبەرەکان ئەمە حەقیقەتی هەرێمی کوردستانە ئێمە لێرە پانۆرامامان پێشکەشکردن بە هیوایەوەین خوای گەورە ئاگای لە هەموو لایەکتان بێت و ئەمانەتی خوا بن سپاس کاکڕاهی سپاس قوربان